کە ئێستا 2025 و لە من بپرسن و بڵێن خۆشترین ئەنیمەیشن بەلاتەوە چییە، ڕاستەخۆ دەڵێم پوز ئیمپوس The Last Wish، چونکە ئەنیمەیشنێک بوو پڕاوپڕ لەمانە شەڕ و هەست بزبێن. بارحاڵ ئەمڕۆ زمانی ئینگلیزیەکەمان لەگەڵم فیلم ئەنیمەیشنە باشتر دەکەین. پێش دەست پێکردن گەر ڤیدیۆکە بەدڵ بوو لایک بکە و گەر نوێی لە کەناڵەکە سبسکرایب بکە. با بچینە ناوەڕۆکە ڤیدیۆکەوە. Retire واتە خانەنشین بوون. زاگەر بیکەینە کوردی بۆ شێوازەی لێ دێت. خانەنشین بوون. You are too good looking to retire. You are too good looking to retire. تۆ زۆر لەوە باشتر دیاریت کە خانەنشین بیت. تۆ زۆر لەوە باشتر دیاریت کە خانەنشین بیت. لامێنەکە وەسەی خۆیەکە و قسەی بە خۆی لێت. Well, if it isn't Puss in Boots himself. Well, if it isn't Puss in Boots himself, واتە باشە مەگەر ئەمە پوسی پول لەپێ خودی خۆی نییە. Well واتە باشە. If it isn't واتە مەگەر ئەو نییە، ئەو نییە. Puss in Boots himself واتە پوسی پول لەپێ خودی خۆی. گشتی وای لێ دێت باشە مەگەر ئەمە پوسی پول لەپێ خودی خۆی نییە. In the flash واتە گۆشت و خوێن. خۆی لە ئێمانین گۆشت و خوێن، خۆی هەر گۆشت دەگرێتەوە. مەبەستی جەستەی مرۆڤە، نەک میت وشەی میت نا کە بەمانای گۆشتی خواردن دێ. فلاش واتە گۆشتی ناو جەستەی مرۆڤ بۆ نمونە. ئەنجا قسەکەی ئەم گورگە وای لێ دێت، دەڵێت باشە ئەمە پوسی پود لەپێ خودی خۆی نییە بە گۆشت و خوێنەوە، یعنی بە جەستە لە لامە، نەک لە وێنە و لە ڤیدیۆیا بیدینم. Hey. There's the famous hat. There's the famous hat واتە شەپقەیەکی بەناوبانگ هەیە. شەپقەیەکی بەناوبانگ هەیە لێرە. ئەو شەپقەی سەری پوس ئەنجا سەیری دەکات گورگەکە، ئەلێت شەپقەیەکی بەناوبانگ هەیە. The feather واتە پەڕ، واتە شەپقەیەکی بەناوبانگ هەیە وا سەیری دەکات و ڕاستەخۆش دەوتی the feather و هەروە پەڕێکیش هەیە. And of course, the boots. واتە وە بەدڵنیاییەوە پوتەکان یان چەکمەکان. چەکمە وشێکی ڕستنی کوردیە، پوت هەر ئینگلیزیەکەیەکە بەکارێنین لە بوتەوە هاتووە، بۆیە لێت وە بەدڵنیاییەوە پوتەکان. My compliments to your cobbler. My compliments to your cobbler. واتە چی؟ ستایشەکانم پیا هەڵدانەکانم بۆ پینەدۆزەکەت، واتە ئەو کەسەی کە پێڵاوەکانت پوتەکانت بۆ دروستەکەیانەی دوورێتەوە. جالێ ستایشەکان و پیا هەڵدانەکانم بۆ پینەدۆزەکەت. ئەو مانای قسەکە گەێنێت. کاپلمنت واتە پیا هەڵدان، ستایش. کابلەر هەروکوتم کە مانای پینەدۆز دێ. Thanks. Good to meet you too. Thanks. Good to meet you too. واتە سوپاس. خۆشحاڵم ببینێنت منیش. یعنی منیش خۆشحاڵم ببینێنت. ئەو ستایشی پێڵاوەکانی کرد، یان پینەدۆزەکەی کرد، ئەویش وتی سوپاس، خۆشحاڵم ببینێنت منیش. Hey, I never do this, but can I get your autograph? Hey, I never do this, but can I get your autograph? واتە هی من هەرگیز ئەم کارە ناکەم، بەڵام مەتوانم ئۆتۆگرافەکەت وەرگرم. ئۆتۆگراف واتە واژوو، بەڵام واژووی کەسێکی بەناوبانگ. ئەمە پێوترێ ئۆتۆگراف، واژووی کەسێکی بەناوبانگ. I never do this واتە هەرگیز ئەو کارە ناکەم. بەرە can I get your، بەڵام ئەتوانم وەری بگرم چیەکەت وەربگرم، ئۆتۆگرافەکەت واتە ئیمزاکەت واژووەکەت وەربگرم. Been following you for a long time. Been following you for a long time. Been following you for a long time واتە بەدواتەوە بووم بۆ ماوەیەکی درێژ. بەدواتەوە بووم بۆ ماوەیەکی درێژ. Sign right there. Sign right there. Sign right there واتە ڕێک ئەوێ ئیمزا بکە کە خۆی پەنجەی بۆ داناوە.
ڕێک ئەوێ ئیمزا بکە sign واتە ئیمزای بکە right there ڕێک ئەوێ Puss in Boots laughs in the face of death. Puss in Boots laughs in the face of death. Puss in Boots واتە پشیلەی پودلەپێ کەمە باسی خۆیەکە ئەلێ پشیلەی پودلەپێ laughs in the face of death واتە بەڕووی مەرگدا پێ دەکەنێت بەبستی ئەم دەستەواژەیە ئەمە ئیدیمە طبعاً دەستەواژەیە کە زۆر بەکارهێنرێ واتە پێکەنین بەڕووی مەرگ کە ممانای ئەوادات کەسێک زۆر ئازایە و چاونەترسە و ناترسێت لە مەرگ بۆ مەترسیەکان هەمیشە ڕوبەڕوە بێتەوە و هەروکو وتم ناترسێت لە مەرگ ئەلێت پێ دەکەنێت بەڕووی مەرگە laughs in the face of death. Bounty hunter. Bounty hunter. Bounty hunter واتە ڕاوچی خەڵات. Bounty واتە خەڵات پاداشت کە لەلایەن حکومەت یان لایەنێکەوە درێت بەو کەسەی کە بە دوای کەسێکا بگەڕێ کە حکومەت و لایەنەکە داوایان کردووە کەواتە خەڵات یان پاداشت. Hunter واتە ڕاوچی ڕاوچی. So I've heard. So I've heard. So I've heard واتە کەواتە گوێم لێ بووە. گوێی لە چی بووە لەوەی کەوا پشیلەی پودلەپێ بەڕووی مەرگا پێ دەکەنێت. جا لێرا لێ کەواتە گوێم لێ بووە. لێرەدا گەیشتینە کۆتایی ڤیدیۆی ئەمڕۆمان هیوادارم سودی هەبوو پێ بۆتان گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایک بکەن وەگەر نوێن تکایە سەبسکرایب بکەن تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ. Dead or alive will be just right. Bounty hunter.